ئەمە دیمەنی نەوت فرۆشێکی سنتەری قەزای ناوەندی سۆرانە باس لە گرانبوونی نرخی نەوتی سپی ماڵان دەکات و دەڵێت بە بەراورد بە ساڵی پار نرخی یەک بەرمیل نەوتی سپی هەر چەندە سەد هەزار دینار ڕووی لە دابەزین کردووە، بەڵام بەهۆی زۆری خواست لەسەر نەوت و کەمی نەوت وای کردووە ڕۆژ بە ڕۆژ نرخی نەوتی سپی ماڵان ڕوو لە بەرز بوونەوە بکە. بیلال عەبدوڕەحمان نەوت فرۆشێکی سنتەری قەزای ناوەندی سۆرانە نایشارێتەوە و دەڵێت بەشەکی بەخێر بێن سەبارەت بە سوتەمەنی ئێستا لە ئەوڕۆ لە بازاڕی سۆران ئەمە بەرمیلی بە 175,000 ئەفرۆشین بەسرا، بەغداش بە 165 بە لتریش هەر لتری بەسرایەکەی بە 800 بەغدایەکەش بە 750 و سەبارەت بە هەڵسوونی نرخەکان ئەگەر بێت و حکومەتی هەرێم سوتەمەنی لە مانجیدا لە وعدی خۆی تەوزیع بکە ئۆتۆماتیکی سعرەکانی نەفتەکەی دادەبەزیت. کە سعریشی گران بووە لە خوار و عێراق سوتەمەنی کەم داخلە بی، خواستیشی لێرە خواستەی زۆری لەسرە هاوڵاتی بە لێشە هاوڵاتی داوای سوتەمەنیەکە، ئەوە هۆکاری گرانبوونی سوتەمەنیەوە. سەبارەت بە ساڵی پار ئەو کاتە ئەمە بەرمیلێکی یەک بەرمیل نەفتی بە 280,000 بوو کە دەگە هەوساڵ 105,000 فەرق، هەوساڵ 175 پار 280 بوو، ئەوەش فەرقەکی زۆری هەیە لەگەڵ ساڵی پار. هاوڵاتیانیش نیگەرانن لە بەرزبوونەوەی ڕۆژ بە ڕۆژی نرخی نەوتی سپی و دەڵێن پێویستە هەرچی زووە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بکات بە دابەشکردنی نەوتی سپی. بۆ پێیەی سنووری ئیدارەی سەربەخۆ سۆران هەڵکەوتەیەکی جوگرافی لە بار و ناوچەیەکی شاخاویە، هاوڵاتیان دەڵێن پێویستە لەسەر حکوومەت ساڵانە 2 تا 3 بەرمیل نەوتی سپی بەسەر هاوڵاتیان دابەش بکات و ئەوەش دەڵێن لە ئەگەری زوو دابەش نەکردنی نەوت لەلایەن حکوومەتەوە ئەوە ڕاستەوخۆ نرخی نەوتی سپی لە بازاردا زیاتر بەرز دەبێتەوە و کاریگەری دەکاتە سەر هاوڵاتیان. وەڵا هیوادارە حکومەت نەفتی دابەش بکات لە وەختی خۆی پێش مانجی 12 حالا میمکانێتی نییە بەڕاستی تا پێچی گرانترە بی، ئێستا باشترە بەس هەتا پێچی گرانترە بی مار و بەرمیلی چکمە بەڕاستی ئێرە جێکی سارە ناوچی سۆران ینی زۆر سارە دەستانێ مارە بە بەرمیلە کمە زۆر بەڕاستی لە عایل ئەقلەن 2 بەرمیل بی باشە بەڕاستی ئەگە بژدرێ پێشەوەی عالم ناچانەوی بکڕی کە بەڕاستی بێپارەیە عالم وەزی باش نییە نەفتێش بکڕی ئەو پارە بە نەفتە خۆ بە مەسوولێتی کاتە باشترە. ئەگەر ئەمە زۆرە بچی دارا بۆ ڕێ کاکە دار بڕنیش شتێکی خراپە عالم چکە بۆ سەرمایە کاکە دەبی شتێکی پیا بکەلو ئەزاگە حکومەت نیازی هەبی داوەشکە هەنەبی لە ئیزاعشتی براو کاتەوە بێ عالم بە گران نەکڕی ئەگەر نابەرە بەرە گرانەبی ئەڕوا لۆ 250 زێتیشە ڕۆکی پارەکە پاری لەو عمەلانە هەرزان بوو پێش ئێستا بە 130 بوو ئێستا ڕوویە لۆ 150 و زێتیشە ڕوا زەهیواداری حکومەت خەمەکی لەو ملەتێ بخوا بەڕاستی زۆر سەدا کەسێ هەر پێی ناکڕێ بەڕاستی کابراایە معاشی هەندەنیە پێ بداتن یانی هەر معاشی وە نەگرێت نەزانمە چ بدا نەفتێشی بێتە سەرێ ئەویش شتێکی خراپە بەڕاستی لە وەختی خۆی بداتن ئینشاءڵڵا ئەنە بناوچان بداتن ناو شارەکانیش بداتن ئەوکارین لە حکومەتێ زوو نەفتی دابەش بکە پێشی مانگا 12 مانگی 11 بی چکو ئێرانەش ماڵ هەیە 4 بەرمیلە و ماڵ هەیە 3 بەرمیلە و ماڵ هەیە 2 بەرمیلە و ماڵ هەیە 5 بەرمیلە و سەرفەکە نەفتەکە شەرا گرانەوی ماڵی بوویتە 180,000 190,000 ئەو دەورانەیە داواکارین لە حکومەتی معلومە داربڕنیش مەمنوعە تەبێ ئەگەر حکومەت دارا بڕێ ئەدگری ینی لێ ناگەڕێ زایان دارا لێ بگەڕێ یان نەفتەکەی تەوزیحکە پێشی مانگا دەبێت یازدەبێت داواکاریمان هەر هەندەیە لە حکومەتی هەرێمی کوردستان. لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی زستاندا تا دێت نرخی نەوتی سپی ماڵان لە بازاردا ڕوو لە بەرزبوونەوە زیاتر دەکات بە پێی گوتەی هاوڵاتیانیش کە لە ڕێگەزاری کرمانجیەوە ئاماژە بەوە دەدەن لە ئەگەری جودا بەش نەکردنی نەوتی سپی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەوە ڕاستەخۆ کاریگەری دەبێت لەسەر بەرزبوونەوە زیاتری نەوت لە بازاردا. پشتیوان کەریم ساری کرمانجی سۆران.